ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی ڕایگەیاند بزوتنەوەی تالیبان لەگەڵ دەست بە سەرداگرتنی یەکەم ناوچەی ئەفغانستاندا 9 هاوڵاتی شیعە مەزهەبیان لە سێدارەداوە. وەزیری سامانە سروشتییەکانی حکوومەتی هەرێم ئاشکرای کرد لە 23 ئەم مانگەوە نرخی لیترێک بەنزین دەبێتە 650 دینار. ئاژانسی ڕێخستنی دەرمان و بەرهەمە پزیشکیەکانی بەریتانیا ئاشکرای کرد ڕەزامەندیان لەسەر دەرمانێکی نوێی دژە کۆرۆنا داوە کە بۆ پێشگرتن لە بڵاوبوونەوەی کۆرۆنا بەکاردێت. سڵاوتان لەبێتۆم کاتتان باش، گرنگترین هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. وەزیری سامانە سروشتییەکانی حکوومەتی هەرێم ئاشکرای کرد لە 23 مانگەوە نرخی لیترێک بەنزین دەبێتە 650 دینار. دکتۆر کەمال ئەتروشی وەزیری سامانە سروشتییەکانی حکوومەتی هەرێم ناوەڕۆکی کۆبوونەوەکەی لەگەڵ وەزیری نەوتی عێراق ئاشکرا کرد و ڕایگەاند لەسەر 3 خاڵ ڕێککەوتون و یەکێک لەوانە ناردنی نەوتی سپیە لە بەغداوە. هەردوو لا لەسەرەوە ڕێککەوتون کە لەم ساڵدا هەموو پێداویستەکانی کوردستان لە نەوتی سپی بە تەواوەتی لەلایەن بەغداوە دابین بکرێت. باسی لەوەش کردو لەسەرەوەش ڕێککەوتون ڕۆژانە لە عێراقەوە بڕ 1 ملیۆن لیتر بەنزین بگاتە هەرێم و ئەو پرۆسەیەش لە 23 ئەم مانگەوە دەست پێ دەکات. ئەوەش لە کاتێکدا لە ئێستادا نرخی بەنزین لە هەرێمی کوردستان بەرز بووەتەوە نرخی 1 لیتر بەنزینی نۆرماڵ 850 دینار. ئاژانسێکی ڕێخستنی دەرمان و بەرهەمە پزیشکیەکانی بەریتانیا ئاشکرای کرد ڕەزامەندیان لەسەر دەرمانێکی نوێی دژە کۆرۆنا داوە کە بۆ پێشگرتن لە بڵاوبوونەوەی کۆرۆنا بەکاردێت. ئاژانسە بەریتانیەکە باسی لەوەش کردووە دەرمانی ڕۆنا پریڤواک چۆن بۆ پێشگرتن لە بڵاوبوونەوەی کۆرۆنا بەکاردێت لە هەمان کاتیشدا بۆ سوکردنی نیشان توندەکانی ڤایرۆسەکە بەسوودە کە بەهۆیەوە ئەگەرەکانی داخڵبوون بە نەخۆشخانە بەهۆی نەخۆشیەکە کەم دەکاتەوە. لای خۆشیەوە ساجید داڤید وەزیری تەندروستی بەریتانیا باسی لەوە کردووە ئەو دەرمانە دەچێتە پاڵ کۆگای چەکەکانی تریان کە بۆ بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بەکاردێت. مانگی ڕابردوو ژاپۆن یەکەم دەوڵەت بوو ڕەزامەندی پیشاندا لەسەر بەکارهێنانی دەرمانی ڕۆناپریف بۆ چارەسەرکردنی ئەو توشبوانەی کۆرۆنا کە نیشانەی مامناوەندی نەخۆشیەکەیان. لە چەند ناوچەیەکی جیاواز شەڕ و پێکدادانی قورس لە نێوان پارتی کرێکەرانی کوردستان و تورکیا بەردەوامە و 200 چەکداری کورد کە چەکیان بۆ تورکیا هەڵگرت بوو چەکەکانیان فڕێدا. بە گوێرەی میدیاکانی نزیک لە پارتی کرێکەرانی کوردستان لە شارەکانی شەرناخ، ئەلکێ و قلەبان و هەزەخ تورکیا ژمارەیەک هاوڵاتی کوردی ناچار کردبوو بەوەی کە چەک هەڵبگرن و بچنە ناوچەکانی شەڕ لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی بۆسە بۆ گەریلەکانی پەکەکەدا بنێن. بەڵام دوای چەند ڕۆژێک لە شەڕ و ڕوبەڕووبوونەوەی تونج لە هەرێمی کوردستان ئەو کەسانە چەکەکانیان فڕێداوە و گەڕاونەتەوە ناوچەکانی خۆیان لە باکووری کوردستان. باز لەوەش کراوە لە ئێستادا شەڕ و ڕوبەڕووبوونەوەی تونج لە ناوچەکانی چای جوودی تاوەکو حەفتانی و مەتینە هەیە، بەتایبەت لە زناری کێستا، مزۆرێ، هرۆرێ و دەرار و مەتینە. هاوکات جگە لە تۆپباران و ڕوبەڕووبوونەوەکان جم و جوڵی کۆپتەرەکانی تورکیا زیادی کردووە بە بەردەوامی 12 کۆپتەری جۆری سکۆرز و 2 کۆپتەری کۆبرا بە ئاسمانی ناوچەکەدا دەسوڕێنەوە. ئۆپراسیۆنەکانی تورکیا بۆ سەرگەریلەکانی پەکەکە لە ناو خاکی هەرێمی کوردستان لە ڕۆژی 23 نیسان دەستی پێکردو تا ئێستاش بەردەوام. ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی ڕایگەیاند بزوتنەوەی تالیبان لەگەڵ دەست بە سەرداگرتنی یەکەم ناوچەی ئەفغانستاندا 9 هاوڵاتی شیعە مەزهەبیان لە سێدارەدا و هاوکات لیستێکیشیان بە ناوی لیستی ڕەشەوە ئامادە کردووە. هەرچەندە لە دوای کۆنتڕۆڵکردنی کابوڵ و ڕوخانی حکوومەتی ئەفغانستان زوتنەوەی تالیبان لێخۆشبوونی گشتی دەرکرد و دڵنیاییدا بەوەی دەستی تۆڵەکردنەوە بۆ نایارەکانیان درێژ ناکەن. بەڵام بەپێی راپۆرتێکی ناوەندی نەرویجی بۆ شیکردنەوە جیهانیەکان کە ڕێکخراوێکە راپۆرتی هەواڵگری بۆ ئاژانسەکانی سەربانەتەوەی گرتوەکان بەرز دەکاتەوە، بزوتنەوەکە لیستی ڕەشی بۆ دەستگیرکردن لە ناوبردننی هەموو ئەو کەسانە دەرکردووە کە لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا هاوکاری هێزە ڕۆژاواییەکانیان کردووە. هاوکات بەپێی راپۆرتێکی ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی کە ڕۆژی پێنجشەممە بڵاوکراوەتەوە بزوتنەوەی تالیبان لەگەڵ دەست بە سەرداگرتنی یەکەم ناوچەی ئەفغانستاندا 9 هاوڵاتی شیعە مەزهەبیان لە سێدارەداوە. سوپای عێراق پلانی کڕینی ڕادار و سیستمی بەرگریی ئاسمانی پێشکەوتوی هەیە. بە گوێرەی لێدوانی وتەبێژی فەرماندەی ئۆپراسیۆنە هاوبەشەکانی سوپای عێراق حکوومەتی بەغدا بۆ بەرپەرشدانەوە و تێکشکاندنی ئەو ئامانجانەی دەیانەوێت بواری ئاسمانی ئەو وڵاتە ببەزێنن. سوپای عێراق پلانی کڕینی ڕادار و سیستمی بەرگریی ئاسمانی پێشکەوتوی هەیە. لیوا تەحسین خەفاجی وتەبێژ بە ناوی فەرماندەی ئۆپراسیۆنە هاوبەشەکانی سوپای عێراق لە لێدوانێکدا بە ئاژانسی هەواڵی واعی ڕاگەیاندووە هەرچەندە فەرماندەی بەرگریی ئاسمانی ڕادار و سیستمی بەرگریی ئاسمانی مەودا کورت و مامناوەندیان هەیە، بەڵام پێویستیان بە چەک و ڕاداری پێشکەوت و سیستمی بەرگریی ئاسمانی دوورمەوداش هەیە. لە ماوەی ساڵانی ڕابردوودا بەهۆی بەردەوامی پێشەلکردنی بواری ئاسمانی عێراقەوە چەندین جار گەورە بەرپرسانی عێراق باسییان لەوە کردووە کە کار لەسەر کڕینی سیستمی بەرگریی ئاسمانی نوێ و پێشکەوت و لە شێوەی سیستمی بەرگریی ئاسمانی S400 ڕووسی دەکەن. بەڵام بە گوێرەی لێدوانی چاودێران بەغدا لە ترسی سەپاندنی گەمارەوە لەلایەن واشنگتن بەسەریدا تا ئێستا بە کردداری نەیتوانیوە هەنگاو
بە ئاراستەی کڕینی ئەو جۆرە سیستمە دژە ئاسمانیی رووسیا بنێت. خواتان لەگەڵ.